بڵێسەی ئاگری دارستانەکانی کەنەدا ڕوو لە زیادبوونە و تیمەکانی بەرگری شارستانی شەکەت کردووە. ئاگرەکە پارێزگای بریتیش کۆلۆمبیای ڕۆژئاوای کەنەدای گرتووەتەوە. ئاگرەکە هێندە بەهێزە جەستن ترۆدۆی سەرۆکوەزیرانی وڵاتەکەی ناچار کرد سوپا بجوڵێنێت بۆ هاوکاریکردنی تیمەکانی بەرگری شارستانی و ڕزگارکردنی ئەو خەڵکەی مەترسیان لەسرە. جاسۆن برۆلەند بەرپرسی بەرگری شارستانی ڕۆژئاوای شاری چیلۆونا دەڵێت چەند ڕۆژێکە هاوشێوەی داستانەکان لەگەڵ ئاگرەکاندا دەجەنگن. ئەو دەڵێت ئاگرەکە مەترسی لەسەر نزیکەی 150,000 کەس دروست کردووە. لەوێ دۆخی نائاسایی ڕاگەیەندراوە. هاتوچۆی هاوڵاتیان قەدەغەیە. جەگەلەکاری پێویست هۆشداری دراوەتە 35,000 هاوڵاتی نزیک ئاگرەکە ماڵەکانیان جێبهێڵن. دووکەڵی ئاگرەکە هەوای ناوچەکەی گەیاندووەتە ئاستی زۆر مەترسیدار و ڕەنجی ئاسمانی گۆڕیوە. So this isn't any photo magic. This looks like nighttime. بە گوێرەی ستانداردا تەندروستیەکان هەوای پاک و تەندروست بۆ مرۆڤ بە هەر مەترسێجایەک پێویستە لە نێوان 0 بۆ 50 گردیلەی پیسی زیاتر تێدا نەبێت. لە نێوان 151 بۆ 200 بە مەترسیداردا دەندرێت. بەڵام ئاگرەکەی کەنەدا ژمارەکەی لە هەندێک شار بۆ سەرووی 420 گردیلە بەرز کردووەتەوە کە دوو هێندە لە ئاستی مەترسیداریش زیاترە. جەستن ترۆدۆ لە تویتێکدا ڕایگەیاند حکوومەتی فیدرالی لە ڕێگەی سوپای کەنەدا و لە سەرداواکاری حکوومەتی خۆجەی بریتیش کۆلۆمبیا پشتیوانی دەگەێنێتە ئەو ناوچێ بۆ ئەوەی هاوکاری خەڵک بکەن لە چۆڵکردنی ناوچەکە. ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی کەنەدا ساڵانە ڕوودەدات، بەڵام بای بەهێزی ئەم وەرزە بڵێسەی ئاگرەکەی کردووە بە بەهێزترین ئاگری ئەم ساڵ لە وڵاتەکەدا. هێشتا حکوومەت ئاماری سەرەتای زیانەکانی ئاگرەکەی ڕانەگەیاندووە، بەڵام ڕووبەری 140,000 کیلۆمەتر چوارگۆشە سوتاوە کە خانوو و شوێنی هاوڵاتیانیشی بەرکەوتووە.